الله أكبر الله أكبر. مامۆستا بەسەرهاتەکانی جەنابەت لە سوۆشیال میدیا هەمووی دەبتە ترێند و هەروەها هەمووی خەندە ئامێزە. بەڵام ئەمڕۆ لە شوێنێکی جیاواز دەبینم لە کۆلێژ ئەوەندەی بزانم دەستت بە خوێندن کردوتەوە، یانی چۆن بۆ بڕیاریوەتدا بگەڕێەوە خوێندن؟ دوای دابڕانەشی زۆر دەستم بە خوێندن کردەوە ئەلحەمدوللا ئێستا لە کۆلێژم و بەردەوامی لەگەڵ کۆمەڵێک کەس و خۆشەویستمان لێکوانە ژیانشی تایبەتی هەیە بەڕاستی ئینسان بێ هیوا نەبی لە ژیان بەردەوام لەگەڵ خوێندن با بڵێن شتێکی خۆشە بەڕاستی پێشتر بچووک بووین ڕقمان لە خوێندن دەبەوە بەڵام ئینسان بێ هیوا نەبێ بەردەوام بخوێنی ئەوەیە دەڵێ سامان و خوێندن گەیشتنە یەک گوتیان ئەگەر لێک دابڕین لە چ یەکتر ببینینەوە سامان وتیە من ئەگەر کەسێک با بڵێن لە ژیان فاشیل بوو یان هیچی لە دەستی نمایان ئەوی هەیبوو لە دەستیدا دوای ئەوەی توجارەت بە کاسە بەرسەبر دەگاتەوە سامان خوێندنیش بە هەمان شێوە گوتی ئەگەر کەسێک نەخوێندەواریش بی وە کەسێک ئەگەر هیچ خوێندەواریشی نەبی بەڵام ئەگەر بێتن بخوێنی بەردەوام ئەوە دەگاتەوە من کەواتە ئینسان بێ هیوانەبی لە ژیان یەکەم و شەش کە کاتێک بە پێغەمبەری خوا فەرموو ئیقرا کەواتە بخوێنە ئینسان بەردەوام لە ژیان بێ هیوانەبی و بەردەوام بخوێنی. لێرە ئەوەی تێبینیم کرد ئەستۆی بانگدان و پێشنوێژی لە کۆلێژ بۆ قوتابیەکان و مامۆستایەکان کەوتوتە ئەستۆی جەنابەت. سوپاسیان دەکەم لێرە لەگەڵ ئەو کۆمەڵە قوتابیە خۆشەویستانە پێکەوە نوێژەکان لێرە دەکەین مزگەوتمان هەیە ئەلحەمدوللا کاتی نوێژەکان بە پێی مەجال و کات ئەمن لە خزمەتیان دادەم هەم بانگدانەکە و هەم کاتی نوێژەکان. بەسەرهاتێک کە بۆمان بجێڕێ و پێشکەشمان بکەێت لە قۆناغی خوێندن بیتن یاخود لەو ماوەی ڕەمەزان کە ڕووی دابێت. بەڵێ وڵا زۆر شت ماشەڵە زۆر شت هەیە هەر من لە خزمەتانم لەو دڵخۆشکردنی ئێوە و بینەرانی خۆشەویستیش تەبان دوێنێ بڵێن ڕەمەزانە دوێنێ یەک لەو شتە خۆشانەی کە ڕوویدا برادەرێک لە پشتە من فەقیرەی ڕەمەزانە و عەزی لە شەربەتی مێوش بووە مێژووی میدیامان هەبوو تەبان من لە بەشی میدیام لێرە بەخۆم زیاتر برین ڕاگەیاندکارم برادەرێک لە پشتە من فەقیرە لە باتی بنووسی مێژووی میدیا نووسی مێوژی میدیا وتم کاگال لێ وتی وڵای ڕەمەزانە شتەشی خۆش ئەمە لە عەمرەی بووین مام عازیەکمان لەگەڵ بوو بەزمی زۆر خۆش بوو یەک لەو شتانە کە زۆر عەزم لێ ئێوەش جێتان لێبی خۆشەویستانیش دڵخۆش بن جێتان لێبی ئیدی سەفەرێکمان کرد چوینە قاتی سەرەوە لە قاتی سەرەوە نێژمان کرد گوتم وەرن پێکەوە بچینە قاتی سەرەوە بزانین زەوی ئەوێن دەرێکووە طبعاً خۆشە مەسەلەن ئەتوی لە خوارە نێژی دەکەی دواتر دەسی لە کەعبەی زۆر خۆشە جێیەکەی وەڵای ئیدی چوین نێژمان کرد دەستمان بە نێژی کرد ئیمام نوێژی کرد کە تەواو بووین ئەمش گوتم مام عازی کوو بوو قاتی سەرێت جەوەکی ئیمانی بوو کوو بوو گۆرە گوتی ئەوە کرێنەکان هەیە کرێنە گەورەکان ئیشی لێ دەکرێت گوتی ئەو کرێنە گەورانە گوتی لە ناو نێژی تەمەشام کرد گوتی کرێنە ڕەسیفەکی گەورەی پێبوو گوتی هینای گوتی دای دووەم گوتی ئی دووەم بردی گوتی دا سێم مارۆدان دێگو ئەوە کوو دەچوو ئەوە لە ناو نێژی گوتی ئی سێم نەمزانی چی لێ کرد مەلا گوتی الله ئەکبەر ئەوە یەشیان ئەو زەشتەشکە زۆر خۆشتر لەوی یەکمان لەگەر بوو لە ئیحرامی لەبەر بوو کاتی ئیحرامی وڵا ئەمەش پێکەوە بوون گوتی مەرەقمەوەی بچم بەردەکەی ماچکەم مام عازی وەختی نییە گوتی بەو خۆوای گوتی هەر دەچم گورە گوت ما وەختی وەی نییە کاتەشی چوو بەردە ڕەشەکەش کاگ ئەحمەد زۆر قەرەبارغە وڵا گوتی چوون گوتی برێن مام عازی چوو ئەمە ئاگامان لێنمان ڕۆی کاتەشی دوایە دیتمانەوە گوتمان ئەرێت و چ لێ هات گورە گوتی چوم لۆ بەردەکەی گوتی هەند قەرەبارغ بوو هەند قەرەبار بەس گوتی ئەلحەمدوللا ماچم کرد وڵا گوتی هاتمە دەرێ باەکی فێنک بە خوارێم دەکەت مان لۆ گوتی خاولەکەی خوارم لێ بۆ بەزی مابوو یارە سلام ێزە گوتمان لۆ وەختی چوو بەس گوتی باش بوو یەک خاولەکەی سەرەوەی خۆی وتی تێ ئاراندم قەرەبارغایە